بۆ قسەکردنی زیاتر لەبارەی پرسی وزە و قەیرانی نێوان رووسیا و ئۆکرانیا لە ئەستۆدیۆکانمان لە سلێمانیەوە بەڕێز بەهرۆز جەعفەر سەرۆکی ناوەندی مێدیتەرانە بۆ توێژینی هەرێمایەتی لەگەڵمانە. بەڕێز بەهرۆز جەعفەرم کاتتان باش. هۆکار چییە؟ رووسیا استراتیژیستی شەڕکردنی لە هێرشەوە بۆ خاک گۆڕیوە بۆ لێدان لە سەرچاوەکانی وزە و ئابووری ئۆکرانیا. سوپاس. ستراتیژی رووسیا بۆ ئەوەی کە هەڵاوسان یاخودگرانی نرخی بازاڕی وزەی لێ بکەوێتەوە لە ئەوروپا، ئەمە یەکێکە لە قەیرانیە جیهانیەکان. 4 قەیرانی ئەجگار گەورە هەڕەشە لە ئێستای کۆمەڵگای مرۆیی یا لە ئێستای پەیوەندی نێودوڵەتەکانەکەنەوە. یەکەمیان ئەم قەیرانەیە کە بەهۆی شەڕی رووسیا و وڵاتانی خۆرئاواوە هاتۆتە ئاراوە گرانی نرخی وزەی لێکەوتۆتەوە، بەکو باسیشتان کرد گرانی نرخی دانەوێڵە و خۆراکیشی لێکەوتەوە. دووهەمیان بریتە لە گلۆبڵ ئەنجەستیک، واتە قەیرانی سەرهەڵدانی نایەکسانی گەورە، ینی بڵاوبوونەوەی نایەکسانی گەورە لە جیهانە. ئێستا کە لەگەڵ جەنابەت قساکەم 750,000 منداڵ لە ئێمە نان نییە بیخۆن بۆ ئەم ژەمەی ئێوارە. ئەمە قەیرانی دووەم. قەیرانی سێهەم یەکی گردووە کە لەگەڵ ئەم قەیرانە یەک لە دوایەکانە قەیرانی کلایمت چێنج، گۆڕانی کەش و هەوا و ژینگەیە کە هەر لە ماوەی ئەم مانگەیە تەنها پاکستانە پێ بڵێم 30 میلیارد دۆلار زیانی بەرکەوتەوە بەهۆی لافا و بەهۆی تێکچوونی کەش و هەوا و ئەم گۆڕانە گەورانەی کە بەهۆی کەش و هەواوە هاتۆتە ئاراوە. قەیرانی چوارەم کە هەر دەرهاویشتەی ئەم قەیرانایەیە کە بەهۆی شەڕی رووسیا و ئۆکرانیاوە هاتۆتە ئاراوە بریتە لە هەڵاوسانی ئابووری جیهانی. اینجا لەبەرەوە ئەم 4 قەیرانە هەڕەشەیەکی گەورەن نەک لە ئەوروپا و لە ئەمریکا و لە رووسیا، هەڕەشەیەکی گەورەن لە کۆمەلگای مرۆیی. ئەم ئامارانەی کە من پێ دەڵێم ئاماری دڵخۆشکەر نین. ئەم ئێوارەیە دنیس شمیگاڵ سەرۆکوەزیرانی ئۆکرانیا ئەڵێت ئۆکرانیا 750 میلیارد دۆلار زیانی بەرکەوتووە، زیاتر لە 10 ملیۆن ئۆکرانی ئاوارەی پۆڵەندا وڵاتانی دیکەی ئەوروپا بوون. تەنها ئەڵمانیا بۆ ڕوبەڕووبوونەوەی گرانی نرخی وزە و غازی سروشتی 200 میلیارد یۆرۆی دابین کردو بۆ ئەم زستانە. ئەوە یعنی ئەمانە ئاماری خراپن. بۆیە ئەوروپا من قەناعەتم وایە زستانێکی سەخت بەرەوە توانین بڵێن قوڵبوونەوەی قەیرانەکان لە داهاتوو چاوەڕوان کراوە بێت. بێگومان قوڵبوونەوەی قەیرانەکان و بەرزبوونەوەی نرخی نەوت چاوەڕوانکراوە بە تایبەتی لە دیسەمبەری ئەم ساڵەوە تا مانگی 12 ئەم ساڵات چاوەڕێکرێ نرخی نەوت بچێتە سەر و 100 بۆ 150 دۆلار نرخی نەوت هەڵبکشێت. تەنها لە سەرەتای ئۆکتۆبەر، واتە لەم 22 ڕۆژەی ئەم مانگەیە، لە ماوەی ئەم 22 ڕۆژەیە 84% نرخی وزە بەرز بۆتەوە لە وڵاتانی ئەوروپیدا، کەواتە ئەمە دەرهاویشتەی ئەو جەنگەیە کە رووسیای کارۆک و سەرۆک ماکرۆنیش ئاماژەی پێکا رووسیا غازی سروشتی و وزە وەکو چەکێک بەکارێنێ دژی ئەوروپا. لەبەرەوە من پێم وایە لەم جەنگەدا لە سەرەتای دروستبوونەوە لە بەرەبەیانی 24 شوباتی 2022 کە ئەم جەنگە سەری هەڵداوە، ئەوروپا زەرەرمەند و زیانمەندی یەکەم و کۆتایی ئەبێت. بەڵێ قەیرانی وزە هیچ کاریکەریەکی کردوێتە سەر پێشکەوتنەکانی ئەوروپا؟ هەر زۆر بە بێگومان. ئێستا کە لەگەڵ جەنابەت قسە ئەەکەم لە ساڵی 1976ەوە هەتاوەکو ئەم چرکەیە لە بەریتانیا نرخی پارە بەهای پارەی بەریتانی کە پاوەندە وەکو ئێستا دانەبەزیوە لە ساڵی 1976ەوە تەمەنی یۆرۆ 30 ساڵە. ئەم 30 ساڵە یۆرۆ هیچ کاتێک ئاوها بەهای دراوی ئەوروپی ئاوها وەکو ئێستا دانەبەزیوە. وەکو باسم کرد تەنها ئەڵمانیا 200 میلیارد یۆرۆی سەرف کردووە، حازر کردو بە ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە. یعنی 10 ملیۆن ئۆکرانی وەکو ئاوارە ڕۆیان کردوتە وڵاتانی ئەوروپی. 750 میلیارد دۆلار زیان بەر ئۆکرانیا کەوتووە. جگەلەوە وێزگەی زاپۆرۆژیا کە یەکێکە لە وێزگە هەرە گەورەکان، یان نتوانم بڵێم لە قاڕەی ئەوروپایە گەورەترین وێزگەی ئەتۆمیە کەوێتە ئۆکرانیاوە، رووسیا دەستی بەسەراگردووە و بە مەرسومی ڕیاسیش پۆتین خستوێتە ژێر ڕکێفی رووسیاوە. جگەلەوەی کە 15% خاکی ئۆکرانیا هەر پۆتین بەهۆی ڕفراندۆم و بەهۆی هەر شتێکی دیکەوە لەو ناوەندانە وەکو بەرەی پێشەوەی جەنگ بەکاریانێنێ خستێتە سەر خاکی رووسیا. جگەلەوەی لە ساڵی 2014دا دورگەی قڕم کە کەوێتە باکووری دەریای ڕەشەوە مینای سیفاستۆڵی لێیە رووسیا دەستی بەسەراگردووە. جگەلەوەی کە پۆتین و رووسیا سەرکەوتوو بن بەوەی لەوەی کە
گازی سروشتی و وزە بە گشتی و دانەوێڵە بە گشتی بە ئەوروپا و بە وڵاتانی دنیا بە بەهای دراوی رووسی ڕۆبڵی رووسی بفرۆشن بۆەوەی بەهای دراوەکەیان دانەبەزێت لە زۆر یعنی زۆر گۆڕانکاری گەورەی دروست کردووە یعنی ئەوەی کە وۆڵ ستریت جۆرناڵ باسێکات بەهای ئەم جەنگە لە ماوەی ئەم 8 مانگەدا سەر و 3 تریلیۆن دۆلار بووە جگە لەوەی کە خۆتان بینیتان ماوەیەک بەر لە ئێستا 2 هەفتەیەک بەر لە ئێستا ئەمریکا و ئەوروپا نەیانتوانی زاڵ بن بەسەر ئۆپیکدا و کاریگەری لەسەر ئۆپیک دروست بکەن بۆ ئەوەی بڕێکی زیاتر نەوت بخاتە بازارەوە نرخی نەوت داببەزێ ئۆپیک مەلی نەدا و 2 ملیۆن بەرمیل نەوت کەمترە خاتە بازارەوە بۆی نرخی نەوت هەر ئاوا بە بەرزی بمێنێتەوە ئەمانە هەموو زیانی گەورەن بەر ئەوروپا و بەر هەڵاوسانی جیهانی ئەکەون و ئەوەش هەیە کە خۆتان ئەمڕۆ لە 5 وڵاتی ئەوروپا خۆپیشاندان بووە بەهۆی بەرزی نرخی وزە و بەرزی نرخی خۆراک و پێداویستیەکانی ڕۆژانەیان وڵاتانی ئەوروپا تا چەندی دیکە بەرگێم دۆخەئاگرن ئەمە هەر ئەمڕۆن نییە ئەمان سەرەتای ئەم مانگەش لە سەرەتای ئۆکتۆبرەوە لە چیک لە پراگ خۆپیشاندانی گەورە ڕوویدا خۆپیشاندانی گەورە ڕوویدا مەترسێکی گەورە ڕووی کردووەتە وڵاتانی ئەوروپا کە ڕاستڕەوەکان یان ئەوانەی بڵێن عرقین و ڕەگەزپەرستن لە ئەوروپا سەرکەوتون لە پەرلەمانەتەکانە ئەمە گۆڕانەکاریە خاتە سەر سیستەمەکەش تەنانەت نەک ئەمە بۆ نمونە ڕووداوێکی وەکو پەتای کۆرۆناڤایرۆس کە گورزی گەورەی لە ئابووری جیهانی بە تایبەتی ئابووری ئەوروپا و ئەمریکادا زۆر نییە ئەو بوومەلەرزەیە ڕووی کردە ئەوروپا بە دوایە ئەم شەڕی رووسیا و گرانی نرخی بازار شاد بەسەردا ینی سەرۆکوەزیران پلانی داناوە بۆ 4 ساڵی ئایندا کار بکات بەڵام لە ناکاو پەتای کۆرۆنا دێت و گورزێکی گەورە لە ئابووری وڵاتەکەیدا لە ناکاو دوای ئەوە بوومەلەرزەیەکی دیکەی ئابووری ڕوودات کە گرانی نرخی سوتەمەنی و غازی سروشتێ بۆ ئەوەی جەنگی رووسیا و ئۆکرانیاوە بێگومان وڵات لە دوای وڵات ئەم سیستەمانە یانەکەونیان وەکو بینیمان دوای 44 ڕۆژ لێ سترەس کە ترست نەیتوانی ئەو بەرپرسیارەتی هەڵبگرێت لە بەریتانیا و دەستی لە کار کێشایەوە بۆیە بێگومانم خۆپیشاندانانە بەردەوامە بن کە سەرتاکەی لە چیک و لە پراگەوە دەستی پێکرد و هەر بە بەردەوامیش ئەمێنێتەوە بەڵێ لە سەرەتای هەڕەشەکانی رووسیا لەبارەی وزە لە بەرامبەر وڵاتانی یەکێتی ئەوروپا سەرانی یەکێتی ئەوروپا چەندین جار کۆبوونەوە هەوڵیاندا میکانیزمێک بدۆزنەوە جێگرەوەیەک بدۆزنەوە بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە هیچ میکانیزمێک هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی دەسوبردی ئەم ڕووداوەیە کە هاتۆتە پێشەوە یعنی هێڵی بۆڕی غازی سروشتی یان مەسەلەی غازی سروشتی دوو پرسە پرسێکیان پریتە لە پرسی جیۆپۆلیتیک کە پێگەی وڵاتە دیاریەکات کاریگەری پێگەی وڵاتە لەسەر وزە و لەسەر هێڵی بۆڕی پرسێکیانش بریتە لە پرسی بازار کە بازار ڕاستەوخۆ پەیوەندی بە بەهای لیبرالیزم و سەرمایەداری و بەهای خۆر ئاواوە هەیە ئەوەی کە ئەمەی ڕاگردووە ئەم جەنگە زیاتر گەورەتر نەکات ئەمریکایە بە بڕوای من چووکە ئێمە بمانێ و نەمانەوێ نەودیانی دۆلاری ژیانی ئەمریکا ژیانی تاکجەمسەری کە لە دوای جەنگی جیهانی لە دوای جەنگی ساردەوە و قیادەی ئەم سیستەمە جیهانیە ئەکات ئێستا لەنگەری پەیوەندیانە و دەوڵەتەکان تێکچۆ بەهۆی و 4 فاکتەرە سەرەکیەی کە مەترسیە لەسەر ئاسایشی جیهانی لەنگەری پەیوەندیان دەوڵەتەکان تێکچووە بۆیە لە سەرەتاوە هەر رووسیا بەردەوامە ڕەشەکانی بەردەوامە بە بڕوای من تاوەکو ئێستا یەک سکۆر یەک خاڵیش ئەوروپا تۆماری نەکردووە لە دژی رووسیا کە لەم جەنگەدا حسابی بۆ بکرێت زەرمەندی یەکەم و کۆتایی هەر ئەوروپا ئەبێت تەنانەت لە ڕووی ئاسایشیشەوە چونکە بمانەوە نەمانەوە ئەوروپا خاوەنی ناتۆیە یا تا هیچ وڵاتێکی ئەوروپی خاوەنی سیستەمێکی ئاسایشی و سەربازی یەکگرتوون نییە خاوەنی ناتۆش لە ژێر ڕشێفی ئیدارەی ئەمریکادا ئیدارەی ئەمریکاش ئێستا تەنها بیری لای ئەوەیە سنوورێک بۆ هەژمونی چین و سنوورێک بۆ دەستدرێژەکانی رووسیا و سنوورێکیش بۆ پرسی بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی لە ناوچەکەیە دابنێت و هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا پرسی نەوت و غازی سروشتی پێداغ نەکرا لە دوای تەموزی 2022 کە خودی جۆی بایدن سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سعودی کرد و هەفتەیەکی لەم ناوچێ بەسەر بردکەوە ئەوە تا ئەیبینین بە ئاشکرا سعودی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لە چین و رووسیا نزیکە بنەوە وەک لەوەی لە ئیدارەی ئەمریکا نزیک ببنەوە بەڵێ بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی ناوەندی مەدیتریانە لە ناوەندە سوودەکانمان لە سلێمانی لەگەڵماندا سپاس بۆ بەشداریتە